باس لە مانگی ڕەمەزان دەکەین لەم مانگەدا دەڵێت دەبێت دڵ و دەروونت ئارام بکەیتەوە خواردنی تەندروست بخۆیت خۆت بە دوور بگری لە زیادە ڕەویکردن لە خواردن بەڵام لە سەرەتای پرۆگرامەکە باسمان کرد ئێمە هەندێک جار بەهۆی مانگی ڕەمەزانەوە چاوبرسی دەبین ئەوەندە برسی دەبین دەگەی ناوی کە ژەمی بەربانگ ئامادە بکەین دەڵێن لە بری دانەیەک با دوو دانە وەکو تۆ باست کرد لە دۆیەک با دوو هەبێت با نیو کیلۆ برنج ناکەین دو کیلۆیە برنج لێ بنین شربەت و کۆمەڵک ئەو بابەتانی کە پەیوەندیان بە ڕۆژوگرەوە هەیە لەم مانگەدا زیان بە گیرفانەکانمان دەگەێنێت بە بێ ئەوەی خۆمان ئاگدار بین چۆن ئاین ڕۆژوگرتن لەگەڵ گیرفانمان هاوسنگ بکەین هیچ نەبێت لە مانگەدا کە لە دەمی خۆمانی دەگرینەوە پاشەکەوتێکی پێ بکەین لە ڕێی ئابووریەوە ئەم بابەتە گفتوگۆەکەین و باس لە لێکۆتەکانیەکەین زیا خەرجکردن و چاوبرسی نەبین لە کڕیندا و چۆن شت و مەگ لە مانگی ڕەمەزان بکڕین لە ڕووی ئابووریەوە ئەم بابەتە چۆن باسی لێواکرێت بە میانداری زۆر بەڕێز مامۆستا هەرێم ڕێبوار کە بەڕێزیان مامۆسای زانکۆن و پسپۆرن لە بواری ئابووریدا لە سودۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندا مامۆساگیان بەیانیت باش سڵاو لێبێ مانگی ڕەمەزانت لێ پیرۆز بێت دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم یەکسەر تۆش تا چەند لەگەڵ ئەم قسێدا هاوڕای کە لە مانگی ڕەمەزاندا چاوبرسی دەبین بەڵام ئاگامان لە گیرفانمان نامێنێت لە کڕنی شت و مەکدامە لە ڕووی ئابووریەوە چ زیانێکی هەیە سڵاوتان لێبێ بەیانیتان باش مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەمولایەک پیرۆز بێ سەبارەت بە پرسیارەکەت کاک ئاری خۆی عادەتەن لە مانگی ڕەمەزانانە خەڵک ڕووەکاتە مارکێتەکان و بازاڕەکان و کڕینێکی زۆر ئەنجامە درێ لە بازارە لە ڕووی ئابووریشەوە ئەگەر هات و تۆ تەڵەبێکی زۆرت هەبوو ئەم تەڵەبەش لە هەمووی لە یەک کاتە ڕووی لە بازار کرێبێتە هۆی ئەوەی کە نرخی شتومەکەکان بەرز کاتەوە بەڵام ئەگەر بە حاڵەتێکی احتیادی خەڵک وەکو ئەوەی کە پێشتر لە حیاتی ڕۆژانەی خۆیان شتومەشی کڕێەوە و نان خواردنی ئێمە سێژم بۆ خۆی علاسەس ئێستا جاران سێژم بۆ ئێستا کورتە بێتەوە بێتە دووژەم پێویستمان بە پێویستە لە ڕووی منتیقەوە ئێمە خواردنی کەمترمان پێویستێ بەڵام ئەوەی ملاحەزە کراوە لە ساڵانی ڕابردووشە و ئەم ساڵش پێشبینیەکەین ئەوەیە کە هەستەکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزە خواردن زیاتر بەکارێنێ هەوکارەکەش یەگەڕێتەوە بۆ یەکشت من زۆر جار تاکی دەکەینەوە لەسەر ئەوەی کە حتا ئەگەر لە چوارچەی بابەتەکە چینە دەرەوە نمونە کە تۆ جارێک هەر کاتێک نەسیحەتی ئەوواکەین ئابووری ناسەکان نەسیحەتی خەڵک بۆ شێوەکەن لەسەر مستەوای تاکە کەسی ئەگەر برسیت بوو مەچۆ لە سۆپەرمارکێتەکان شۆپینگ بکەیت چونکە لە حاڵەتی برسیبوون تا پەنابەی بۆ کڕێنی زۆر شت چکۆ برسیتە چکۆ هەر شتێکە بینی حەزی لەیەکەی چکە بە چاو بڕیارەی مامۆستا هەرێموانە بە چاو بە مەعیدا زۆر جار من بەڵێ من زۆر جار خۆم بەسرم هاتووە کە برسی من چوومەتە مارکێتێکەوە کۆمەڵک شتم کڕێەوە کە هاتوومەتە بۆ ماڵ ئاسە من ئەو شانە ناخۆم یانی لە ماڵەوە ئەمە هۆکارەکەی واکە بە برسێتی چوونە مارکێت و شۆپینکردن لەناو مارکێتەکانە لەناو بازارەکانە باشە کاتە بەڕای تۆ مامۆستا پێت وایە ئەو کاتانە بچین بۆ مارکێتەکان ئەو کاتانە سەردانی بازارەکان بکەین کە ئیتر ڕۆژۆکە ماشکان و دوای بەربان ئەو کاتانە بڕۆین شت بکڕین بەڕای تۆ باشترە لە ڕووی ئابووریەوە بەڕای من زۆر زۆر بڵێ لە ڕووی ئابووریەوە زۆر باشتر لەبەرەوەی ئەو کاتە بە چاوێکی تێترەوە چیتە بازارەوە و چاوت تەنها ئەو پێداویستیانە ئەبینەکە تۆ ئەتەوێت لە بازارە بە تایبەتی ئێمە ئەبمانەوێ نەمانەوەی وڵاتێکی بەکاربەرین وڵاتێکی مستەهریکین وڵاتێکی ڕاست بەرهەممان هەبێ ئەوەی کە ئەم وڵاتی احتیمادی لەسەرەکە نەوتە بۆ نمونە و ئێمە وڵاتێکی پیشەسازی نین هەموو خۆڕەکەەکانی خۆمان هەموو پێداویستەکانی ناو بازارەوەی کە لەناو بازار هەیە لە دەرەوە هاوردەیەکەین ئەم لە دەرەوە هاوردەکردنش لە ئێستا بەهۆی ئەو قەیرانە ئابووریەکە لە دنیا دروست بۆ ئەو شەڕێکە لە دنیا هەیە نرخی شتومەک بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە ئەم بەرزبوونەوەی نرخی شتومەکەەوە ئاکات کە ئێمەش بە گرانتر بگاتە دەستمان و لە دو ساڵی ڕابردووشە دیناری عێراقی هەندێک لاواز بووە ئەو قیمەتەکەی لە دەستداوە ئەمانە هەمووی وا ئەکات ئێمە زیاتر لە جاران خەرجیمان هەبێ و زیاتر لە جاران ئێمە ئەو داهاتەی بۆ نمونە عادەتەن داهاتی دەخلی تاک لەسەر مستەوای چینی مامناوەندیش گۆڕانکاریی بەسەر هاتووە بەڵامە بینین نرخی شتومەکەکان گۆڕانکاری بەسەر هاتووە خۆی لە خۆیە هۆکارەکانی مانگی ڕەمەزانی لێ دەرکەین و
کۆمەڵێک هۆکاری عواملی خارجی و داخلیشمانەیە بۆن من لە دنیا هەڵاوسان زۆر بۆ نرخشتومەک بەرز بۆتەوە لە داخلی ئێمە دینارەکەمان لاواز بووە ئەمان هەبووە بێتە هۆیەوەی کە ئێمە پێویستمان بە پارەیەکی زیاتر بێەوەی پێشتر هەبە پێویستمان بە بەرهەمێکی زیاتری شەبێ لە بازاڕەکانە لەو ڕۆوە پێم وایە ئەم وڵاتە پێویستی بەوە هەیە کە هەنگاو بەرەو ئەوە بنێت کە چیتر کەرتی کوشت و کاڵ و کەشتی پیشەسازی لە وڵاتەیە ببوژێتەوە چونکە بابەتی باش ئەوەی کە ئێمە دەوڵەتیشی بە کاربەرین بەڕاستی لە مستەقبەلات کێشەی زۆر گەورەمان بردووس باشە با مساهرێن بە تێڕوانینی تۆ بە تێڕوانینی خارجی تەسیرمان لێ بکە زۆر باش ئەمانی کە باس کرد زۆر جوان ڕوونت کردەوە بە تێڕوانینی تۆ تاچی ئێمە لە کوردستان کاتێک بە ڕۆژۆ بێت کە خۆشت باسی شتێکی زۆر جوانت کرد و تو تاکی ئێمە بەکاربەرە بەرەمهێن نییە ئەوەندەی کە بەکاربەری واتە ئێمە بەس بە فیڕۆ ئەدەین لە ڕووی ئابوووریەوە پێت وایە لە مانگەشدا بە فیڕۆدانەکان زیاترە یعنی بە پێ ڕوونکردنەوەی کە تۆ باست کرد من وای بۆ دەچم بەڵام دەمەوێت لە زاری جەنابتەوە زیاتر بزانم پێت وانە بە فیڕۆدانەکان زیاترە لە مانگەدا من پێم وایە بەڵێ قسەکەی بەڕێستان ڕاستە بەداخەوە لەم مانگەیە بە فیڕۆدانەکە زیاترە بێت چونکە عادەتەن کە خواردن ئامادەکرێ بۆ بەربانگ یعنی و خانمانەی کە لە ماڵە خواردن ئامادەکەن بەهۆیەوەی کە حساباتێکی جیاواز لە ڕۆژانی پێشووترەکەن بەوەی کە خودی خۆیان برسیانەوە و چاویان لە مناڵەکان و لە ئایلەکانیانە خواردنێکی زیاتر لەوەی کە پێویستە بە خۆیان ئامادەیەکەن و لە ڕوویکی تریشەوە بابەتی شیرینی و ئەو شتانی کە لە ڕەمەزانە بەکارهێنرێ زۆربەی عیلەکان هەمووی ئێوارەیەک ئەم شتە دووبارەکەنەوە ینی شەربەت کڕین و شیرینی کڕین و ئێمە گەر مانگی ڕەمەزان لێ دەرکەی لەوانەیە کە لە ڕووی تەندروستیشەوە ڕەنگە هەندێکیان هەر زەرور نەبێت بڵێ اینجا بابەتێکی تر هەیە ڕێستۆرانتەکان و ئەوانی سەرشەقامەکان بە تایبەتی لێرە لە شاری هەولێر لە مانگی ڕەمەزانانە قەرەباڵەکێکی زۆر زۆری پێیاە و خەڵک تا درنگانێکی شەو تا سەعات 3 و 4 شەو لە دەرەوە ئەمێنێتەوە و بە بەردەوامیش لە دەرەوە خواردن و شیرینی و ئەو شتانەیە لە ڕووی پێویستی و ئێمە پێویستمان بە بەرهەمی زیاتر ئەبێ و لە ڕووی بە فیڕۆدانیشەوە ئێمە کێشەمان بۆ دروست ئەبێ ئەمە شواکە ئەوەی کە تەڵەبێکی زۆر زۆر لەسەر بازاڕەکان دروست بێ زۆر جار باسی ئەوە زۆر باشە کاتە مامۆستا باس لە بۆنەوە مناسەباتەکانە بەڵێ زۆر باشە مامۆستا قسە لەسەر ئەو بەزبوونەکەی ئەوەیە کە ئێمە بە کۆمەڵ تەڵەبەکەین بەڵێ خواستی کڕیار بۆ کڕینی شتومەکەکان لە وڵاتان لە کاتێکا کە بۆنەیە کە بێت بۆ نەخواستی کڕیار لەسەر بابەتەکان زۆرە بێت لەو کاتانەیە ڕەنگە نرخەکان هەرزانتر بکرێت لە وڵاتانی تر بەڵام بەڕای تۆ لێرە بە پێچەوانەیە ئەبێت پەیوەندی کڕین و بۆ نمونە خواستی هاوڵاتیان لە بابەتەکانە چۆن بێت لە ڕووی ئابوووریەوە کێشە سەرچەکە گەڕێتەوە بۆ یەگەرێمە تەمەشای ئەو دەوڵەتانەی بکەین کە باسییانەکەین لە کاتی بۆنە و مناسەباتەکانەکە جژنێکی تایبەت بە خۆیانە بیان مناسەباتێکی تایبەت بە خۆیانە بیان مانگی ڕەمەزانی پیرۆزە بەشێکی زۆری ئەو دەوڵەتانێک کە ئێمە وەکو نمونەیانین و دەوڵەتی پیشەسازی دەوڵەتی بەرهەمهێنن ئەتوانن قەرار لەسەر ئەوە بدەن کە نرخی شتومەکەکانیان هەرزان بێ بەڵام ئێمە وەکو پێشتریش وتم کە دەوڵەتێکی پیشەسازی نین بەرهەمهێن نین لە دەرەوە شتەهێنین ینی ناتوانین بە ئاسانی قەرار بین بەیانی ئێمە بەچ پێوەرێکی ئابووری نرخی شتومەک و کاڵاکان لە بازاڕەکانە بەو پێوەرە ناتوانین مامۆستا هەرێن بازرگانەکانمان لە بری ئەوەی لە کاڵایەکدا بۆ نمونە پێ هەر کاڵایەکدا $10 خێر بکەن لەم مانگەدا با $8 بێت شتێک هەرزانی کەن بە خێری کەم بە قازانجی کەم زۆرترین فرۆشیان هەبێت لە ڕووی ئابووریەوە ناتوانرێت لای خۆمان ئەو مۆدێلە پەیڕۆ بکرێ خۆی طبعا ناکرێت پەیڕۆ بکرێ بەڵام ئەمە تەنها من پێم وایە بە بازرگانەکان ناکرێت پێویستە لەو ڕۆوە حکوومەت تێرێم کار ئاسانی زیاتر بکە بۆ نمونە بە ڕێژەی لە 120 بێ لە 125 بێ ڕێژەی باج و ڕێژەی ئەو باجێکە لەسەر هاوردنی داهێنرێ با لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کەم بکرێتەوە و با بازرگانەکانی ڕۆژی 125 دە سیارەکەی خۆیان کەم کەنەوە بەو شێوەیە ئەتوان واتە بە باج دەبێت بەکەمکردنەوەی باج لەسەر بەکاربەر لەسەر بازرگانەکانی ژەبێت معاملەیەکی جیاواز بکەن ئەو وەکو دەرفەتێک نەیبینن کە بیقۆزنەوە بۆ لە مانگی ڕەمەزانی پیرۆزە خەڵکێکە زیاتر استیغلال بکرێ باش ئێمە کێشەیەکی تریشمان هەبوو بەڕاستی لە ڕووی ئابووریەوە گرانی نرخی شتومەک
تا ڕادەیەکی زۆر ئێمە پەیوەندی بە گۆڕانکاری نرخی دینار و دۆلارە هەبوو چونکە ئێمە گەر ملاحەزە بکەن پێشتر کە بە $100 بە 120,000 دینار بوو کە لە دەرەوە شتمان ئەهێنا بۆ نمونە ئەگەر هەر پارچێک هەر شتێکت بێنە لە دەرەوە 250 دینار ڕاوەستایە چکەم معاملە لە دەرەوە لەگەڵ بە دۆلارە معاملە لەگەڵ دەرەوەکەین ئەگەر بۆ نمونە بە 250 دیناری عێراقی ڕاوەستایە کە دۆلار بووەتە 150,000 بۆ $100 ئۆتۆماتیکیان 120 یعنی زعفی چوەتە سەر بۆ نمونە جاران بە 250 بە 120 و 250 هەر لە دەرەوە هەر لە سنوورەکانەوە لەسەر ئێمە زیادی کردو چکە عملەکەمان دابەزی و لە کاتێکیشە ئێمە دەخلەکەمان وەکوویەکە یعنی فەرمانبەرێک پێشتر موچەکەی چەند بۆ ئێسش بە هەمان شێوێ بەڵام چی دابەزیوە قیمەتی دینارەکە قیمەتەکەی دابەزیەوە بۆ نموناگەرێکێک پێشتر 1,500,000 دینار ڕاتبی بوو بێ 12 وەرەقەی کردو ئێستا 2 وەرەق 12 وەرەقەنی کردو ئێستا $1,000 بۆ نمونە ئەمە هەمووی ینی کۆمەڵێک معادلاتی ئابوورێ لێک کاتە بەسەرمانە هات و چیشکی کردیانی مۆزوعی داخرانی بازارەکان و مۆزوعی کۆڤیدەوە وردەورد ئێستا بازارەکانەکەونەوە سەر پێی خۆی بەڵام پێشبینیەکەین ئێمە ئەم نرخی شتومەکە کە پێوتێ هەڵاوسەن لە بازارە تا ڕادەیەکی زۆر بەردەوام بێ لەبەرەوەی لە هەموو دنیای ئێستا هەڵاوسانەکە هەیە هۆکارەکە شێگەڕێتەوەی کە بازارەکان بە تەواوەتی داخرا لە حاڵەتی کرانەوە کەوتنە سەر پێی شەریکاتەکان و دووبارە دەستکردن بە ئیشان لە یەک وەختە تەڵەبێکی زۆر هەیە لەوە یەک وەختە تەڵەبێکی زۆر لەسەر شتێکە بوو سیعرەکەی بەرزە بێتەوە هۆکارەکەشی ئەوەیە کە ئێمە زیاتر لەوەی پێشتر ینی بە ئاسانتر ئەشتومەکمان بەدەست ئەگەیشت و بە سیعرێکی هەرزانتر بەدەستمانەگەیشت و بە هەرزان لە بازارەکان ئامان کڕی بەڵام ئێستا سیعرەکان فەرقی واتە هەم هۆکاری داخلی تەئسیری هەبوو بۆ بەرزبوون نرخ شتومەک وەکوتم لاوازی دراوەکە ئێمە دەڵەتشی بەکاربەرین هەم دەولی یەنیش بەهۆی ئەو هەڵاوسانی کە لە دنیای دروست بووە ئەو شەڕێکی ئێستا نێوان ئۆکرانیا و رووسیا هەیە ئەوای کردووە کە نرخی شتومەک جیهانیان بەرزبێتەوە زۆر باشە مام مستاباکەمە قسە لەسەر بابەتێک بکەین ڕەنگە زۆری نەمان ئەومان بەسەراتوێ لە کاتێکا کە سەردانی دوکانێکەکەین مارکێتێکەکەین زۆر پەنا نابێنێ بەر ئەو بابەتانی کە پێداویستین بۆ ئەمڕۆی ژیانمان زۆر کات گوێ بە حەزی خۆمانێڵێن حەزمان لەو بابەتەیە ڕەنگە زۆر کات تۆ ئەگەر بە پێی حەز بابەتەکان بکڕی بێتەوە کارێک بۆ ئەوەی کە تۆ گرفتێک لە ئابووری تا دروست بێ بەڕای تۆ چەندە گرنگە لە کاتێکا کە سەردانی ئەو شوێناناکەین بۆ شتکڕین هێندەی کە گرنگی بە پێداویستەکانی ڕۆژانەمان بین پەنانە بینە بەر حەزەکانمان لە ڕاستە ئێستا لە هەموو دنیا ئەو کێشە هەیە بەڕاستی مرۆڤی ئەم سەردەمە زیاتر لەوەی کە بۆ حیاتی خۆی بژێت لە ڕووی شکلیەوە ئەژی لە زۆربەی شتەکان ئێستا بوون بە کەمالیات شتی کەمالیاتیش عادەتەن بەکارێنانی خێرایە و مەصرفی زۆرە و سوودیشی نییە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە لە ڕووی ئابووریەوە کێشەیە ینی تۆ بۆ نمونە داهاتت هەر چەندێک بە پێویست ئەو داهاتە لە بدایەتی مانگەوە لەسەر کۆمەڵێک شتی ئەساسی حیاتی خۆت تەوزیع بکرێ زۆر شتێکیش نۆرماڵیشە کە ئەگەر بێت و بەشێکیشی بۆ کەمالیات دامرێ بەڵام ئێستا هەستەکەین لە ناو بازارەکانە بۆ نمونە ئەگەر لە دوکاندارەکان بپرسی ئەو شتانەی کە کەمالیاتن زیاترە ڕۆشتێکی تریش هەیە لە وڵاتی ئێمەیەکە عادەتەن ئابووری مستەهلیک ینی ئەم سروشتەی هەیە خەڵکی ئێمە زیاتر حەزیان لە شتێکی خشتی هەرزانە یعنی حەزیان لە مارکەی کۆپیە و کە ئەمەش زیانێکی بۆ یعنی زۆری بۆ ئابووری هەیە حتا ئێمە مەقولەیەکی ئینگلیزەکان هەیە کە بێتێتە سەر شتی ئەسلی و عادی ئەڵێ ئەگەر فەقیر بێکابراڵێ من ئەونا دەوڵەمەند نیم بچم شتێکی عادی بکڕم واتە من فەقیرم پێویستم بۆ هەیە کە شتێک بکڕم ئەسلی بێ بەڵام بۆ ماوەیەکی زۆر بەکاری بێنم بەڵام ئەوانەی هەموو لە کوردستانە هەیە ئێمە زیاتر شتێکی عادیە بە پارەیەکی باش وەسەد و تا ڕادەیەک گران ئەیکڕێن و ماوەیەکی کەمیشی استفادەی لێکن مامەساهرێم یەک دیاردێکێکە بەڵێ ببوورە یەک دیاردەی تریش لە هەر ئیزافەتەن بۆ قسەکانی تۆ دەمەوێت باسێکی لە بکەیت لە ڕووی ئابوووریەوە زۆر جار ئێمەی کورد بە میوان دۆستی ناسراوین بۆ نمونە کە میوانێکمان دێت لە کوردواری خۆمانەڵە حەز دەکەم خۆمی لەبەر ڕابخەم سفرەوە ئاڕازێنێتەوە نەک لە خواردنێ دوان سیان چوار پێنج یعنی تۆ زۆر جار ئەوەندە چاو تێرە بێ نازانی چی بخۆی دوجار ئەم هەموو تێر دەخوات سیرەکەی بەشێکی زۆری دەمێنێتەوە ئەمە بۆ خۆی لە مانگی ڕەمەزانیشدا
جارێک تر زەق دەبێتەوە هەندێک حاڵەتی تر ئەمەیان بۆ خۆی لە ڕووی ئابووریەوە زیانەکەی چییە؟ طبعا لە ڕووی ئابووریەوە زیانەکەی وازەحە ئەوەیە کە تۆ بۆ نمونە داوەتێک ڕێگەخی ئەم هەموو جۆرە جیاوازە لە خواردن پێویستە یەکەم جار بیکڕی کە ئەیکڕی عادەتەن تەڵەبت زۆرە لە بۆ نمونەگەر تەڵەبت جاران بۆ 5 کەس بوو بێ ئەو تەڵەبێک کە جەنابەت باسەکەی بۆ 15-20 کەسە لە هەمان کاتە هەر هەمان 5 بۆ 6 کەسەوەنانەخوا واکە تەڵەبێکی زۆر لەسەر بازاڕەکە دروست بێ کە تەڵەبی زۆرە بە سعری شتومەکە کە گرانە بێ بەو شێوەیە بەڵام ئەمە تا ڕادێکی زۆر من پێم وایە پەیوەندی بە کللتوری ئێمەوە هەیە ینی لە پێشتریشە هەروە بووە ئەم بابەتە و بە ئاسانیش ناگۆڕێ چونکە ئێستش دڵنیام تۆش لە ماڵەوە داواتێک ڕێک بخەیە منیش ڕێشی بخەم بە هەمان شێوە هەمان تەسەڕف دووبارە بکەینەوە ئەمە پەیوەندی هەیە بەلایانی کللتوری ئێمەوە بەڵام پێویستە بە شێوەیەکی ئەکادیمیانە زانستیانە خەڵک هۆشیار بکرێتەوە کە هێواش هێواشێمە بتوانین واز لەم جۆرە خواردنە زۆر و بەکاربردنە زۆرە کە لە ڕاستیە لە دنیایەوان نیە و خەڵک بە جۆری ئەوەی کە بەکاری هێنێ ئامادەیەەکە بەڵام لە وڵاتی ئێمە عادەتەن بۆی ئەو کللتورەی کە هەمانە زۆر جار کابرا میوانیشی نیە بەڵام چەند خواردنێک لە خوانی نیوەڕۆیوارە ئامادە ئەکرێ و بەشێکی زۆریشی فرادرێ طبعا ئەمە بە تایبەتی یەکە دەوڵەتێکی بەرهەمێن بووینایە یاخود وڵاتێکی پیشەسازی بووینە ئەمە تا ڕادەیەک شتێکی تەبیعیشە بۆ گەڕاومان کردای بەڵام ئەمە مادەم هەموو پێداویستەکانی خۆمان لە دەرەوە یعنی پشت بە دەوڵەتانی دراوسێ و دەوڵەتە پیشەسازیەکانی ترە بەسین بەکارهێنانی ئەو شتانە لە یەک کات و لە شوێنێکی وەکو ئێرەیە کە بە شتێکی باش نییە لە ڕووی ئابووریەوە ئێمە پارێکی زۆرمان ساڵانە ڕاتە دەرەوە بۆ شتی زۆر بەسیت یانی کە بە ئاسانیە توانرێت لەم وڵاتەیە کەرتی کشت و کاڵی پەرە پێ بدرێ پیشەسازیشی لەسەر بکرێ چکە هەم لە ڕووی مەوادی خامەوە هەم لە ڕووی عەرزی زەوی کشت و کاڵیەوە ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین بەڕاستی ینی چیتر پێویستە و کەرتانە ئیشیان لەسەر بکرێەوە ببوژێنرێنەوە و ئابووری ئەم وڵاتەش شتە قۆناغێکی ترەوە و کاتە تا ڕادێک دەستمان کراوە بێ لە مامۆستاهرەمەکو دواییم پرسیار بە کەمێک ڕێنمایی لە تۆ وەرگین بەڕێستانۆکو پسپۆرێکی ئابووری ڕێنماییتان چییە بۆ ئێمە بۆ بینەرە ئازیزەکانمان بۆ ئەوی لە مای پیرۆزی ڕەمەزانە ئەو بڕا پارەی کە ئێمە لە ڕووی ئابووری و بەهەدەریین لە زیادەڕەویکردن لە خواردنەکانە تووشی ئەو بابەتانە نەبین تۆ لێرەوە وەکو دوایین کۆمنتی خۆت ڕێنمایەکی ترت ماوەکە بێڵێ یەکەم ڕێنمای ئەوەیە کە وەکو لە بداتی بەرنامەکەشە باسم کرد لە کاتێکا کە برسیتانە بەڕاستی سەردانی سوپەرمارکێتەکان مەکەن و مەکڕن لەبەرەوەیە بێتە هۆی ئەوەی کە کۆمەڵێک شت بکردن مەسرفێکی زیاد لە پێویست لەوەی کە هەیە بیکەن چکە لە ڕووی سایکۆلۆژیەوە هەر شتێکە بینن هەستان بۆیە چێ و هەستان بۆیە جوڵێ واکە بیکردن لە دواییشە پێویستان پێی نەبێ ئەمەش هەم زەختێک لەسەر گیرفانتان هەم زەختێکیش لەسەر بازاڕەکان دروستەکە و دووهەم شتیش ئەوەیە بە هەر خێزانێک بە گوێرەی پێداویستەکانی خۆی ئەشیا بکڕێ چونکە ئەمەوە کاکە زەختێکی کەمتر لەسەر بازاڕەکان بێ بەڵام ئەگەر هەموو خێزانێک ئەشیای زۆر بکڕێگەر بۆ نمونە پێویستی بە دەبەیەک زەیت بوو بێ 3 دەبە ئەکڕێ ئێسکە پێویستی بە 5 کیلۆ برنج بوو بێ 10 کیلۆ 15 کیلۆ ئەکڕێ ئەمە بێتە هۆی بە زەختێک لەسەر بازاڕەکان دروستکە کە زەخت لەسەر بازاڕەکانی دروست بوو کە تەڵەب زۆر بوو ئەو کاتە سعری شتومەکان بەرزەبێتەوە جا لەبەر بەرژەوەندی گشتی بەرژەوەندی هاوڵاتیان خودی خۆیان وا باشترە کە بە شێوەیەکی ئاعتیادی بە مقدارێکی کەم بۆی کە پێویستیان و پێشتر بەکارهێنێنەوە لە بازاڕەکانە کڕین ئەنجام دەنجا بابەتەکە چ خواردەمەنی و پێداویستەکانی ڕەمەزان بێ یاخود هەر جۆرە پێداویستێکی ترکە لە بازاڕا بێت چونکە وەکو وتم دروستبوونی تەڵەبێکی زۆر لە یەک تەوقیتە ئەبێتە هۆی ئەوەی کە نرخی شتومەکان بەرز بێتەوە بەرزبوونەوەی نرخی شتومەکیش لە بەرژەوەندی هیچ یەکێک لە ئێمە نییە لەبەرەوە ئەو دووشتە ڕەچاو بکرێت زۆر باشە و بەرژەوەندی هەموو لایەکی تایە و ئەکرێت لە ڕووی اقتصادیشەوە سوودی هەبێ. بەڵێ مامۆستا هەرێم ڕێبوار پسپۆڕی ئابووری زۆر سوپاس بە وتەکانت کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت بە هیوای نەوەین کە کەسی ڕۆژوگەر سوودیان لەم وتانە وەرگرت بێت